ئەم کاتتان باش هاوڕێیان ئەم کاتتان باش هیوادارم دەنگم بێتن. بەڵێ بەیەکەوەینا بە شێوەیەکی زۆر چڕوپڕ تەماشای ڕەوشەکەی ئۆکرانیا دەکەین و دیارە من پێشتریش لەسەر ئەوە هەندێک کارم کردبوو بە تایبەتیش کاتێک چین و رووسیا لە میانەی ئۆلمپیاتی چین کاتێک پوتین سەردانی کرده بۆ ڕێککەوتنێکی استراتیژیان ئیمزا کرد من لەو بارەیەوە لەوێ قسەم کردبوو و باسم لەوە کردبوو کە رووسیا بە ناچاری لەگەڵ چین ڕێک دەکەوێت چونکە رووسیا بەنیازی شتێکە لە ناوچەکە و ئەمەیان بەشێکی زۆری لەگەڵ بەرژەوەندی چین یەک دەگرێتەوە واتە ڕێگرتن لە بڵاوبوونەوەی ناتۆ بە تایبەتیش لەوەی کە ناتۆ بەرەو باڵتیک و بەرەو ناوچەی پاسیفیک بچێ بەرەو ئاسیای دوورەوە بچێ لەو بارەیەوە چین و رووسیا لەگەڵ یەک دەگرنەوە و لە بوارەکانی دیکەش بێگومان نزیک بوونیان لە یەکتری هەیە دوو ڕژێمی ئەوتۆکراتن دوو ڕژێمن گرنگی کەمتر بە مەسەلەی دیموکراسی لیبرال دەدەن و کۆمەڵێک بەرژەوەندیان هەیە بەڵام دوایی دێمەسەرەوەی کە چین تا چڕادێک لەگەڵ ئەوەیە کە ئەمڕۆ لە ئۆکرانیا ڕوویدا ئەمەیان بابەتێکی دیکەیە بەەوە دەست پێ بکەین پوتین بۆوا دەکات بێگومان هەر کەس حەپەسا بەڕاستی من پەیوەندێکی زۆر نزیکم هەیە بە تایبەتی لەو ڕۆژانە لەگەڵ کەسانێک کە لە رووسیا کار دەکەن 30 ساڵە لە رووسیا دەژین و پەیوەندیم لەگەڵ دوو ڕۆژنامە نووسی رووسیش کرد بەڕاستی پێم وتن من حەپەسام بەوەی کە وەها پوتین ئەوەی کردبوو و ئەوان ئەڵێن ئێمەش حەپەسین ئێمە کە رووسین لە ڕۆژنامەکانی رووسیادا کار دەکەین ئێمەش حەپەسین یعنی هیچ کەس چاوەڕێی ئەوەی نەدەکرد کە پوتین بەو شێوەیە بەپەلە دەست بە هێرشێک بکە بە فڕۆکە لە فڕۆکەخانەکانی ئۆکرانیا بدا لە ناوچەکانی دیکەی دووری ئەو ناوچەی کە رووسەکان یعنی ئەوانەی کە بەڕەگەز رووسن لێی ئەژین لەوێش ئۆپەراسیۆن بکە کە دوایی دێنە سەری مەبەستمان ناوچەی ئۆدێسایە لەوێشدا وا دیارە ئیتر رووسیا هەندێک چالاکی سەربازی کردووە بە پەراشوت سەربازی فڕێداوە هێرشیان کردوتە سەر شوێنێک و خەڵکیان لەگەڵ خۆیان بردووە باس لەوەش دەکرێت پێش هەموو شتێک ئێمە بۆ حەپەسین یعنی بۆ چاوەڕێمان نەدەکرد بۆ هیچ کەس ناتوانێ چاوەڕێ بکە یعنی من خەڵکم ئەناسی چەند سعاتێک پێش هێرشەکە لە بۆ تەلەڤیزیۆنەکان قسەیان دەکرد دەیانگوت پوتین لەو ناوچەی ئێستا کە لە ژێردەستی چەکدارانی پرۆرووسیا لە ناوچەی دۆمباس لەوێ ڕادەوەستی یعنی هێرشی بەرفراوانتر ناکە بەڵام سعاتێک دوای ئێوە تەماشا دەکەن هێرشەکە دەستی پێکرد ئەوە گوتمان ئێمە دوورین ئێمە نازانی بەڵام ئەو خەڵکانی کە لەوێنە کە لە ناو رووسیا کار دەکەن بەڕاستی ئەوانیش لێی تێناگەن پێش هەموو شتێک ڕژێمی ئێستای رووسیا واتە پوتین و دەوروبەرەکەی هەم گروپێکی زۆر بچووکن کە بڕیار دەدەن هەم کەس ناتوانێت پرسیاریان لێ بکە و لە بەرامبەریان ڕاست بێتەوە یان دژایەتیان بکە و هەم ئەوانە کۆمەڵێک کادری یەکێتی سۆڤێتن واتە کەسانی وەکو شۆیگۆ ئەوانە بەڕاستی ئەوانە خەونی یەکێتی سۆڤێتیانەیە و ئەمانە بەشێکی زۆریان لە سەردەمی ئەفغانستانیشدا کاتێک سۆڤێت ئەفغانستانی داگیر کرد لەوێدا کاریان کردووە بە تایبەتی کەسێکی وەکو شۆیگۆ کە لەوێ ئەندازیاری کردووە ئێستا کە وەزیری بەرگری رووسایەوە بە پیاوە هەرە نزیکەکەی پوتین دەناسێت وا دیارە سەرگی لافرۆف ئیشەکەی تەواو بوو سەرگی لاڤرۆڤ هەتاوەکو دوێنێش شڕۆڤەکان وا ئاکران کە لاڤرۆڤ دژی ئەوەیە پوتین هێرشێکی ڕاستەوخۆ هێرشێکی بەرفراوان و پتە و بکاتە سەر ئەوەی
سەر ئۆکرانیا وا دیارە ئەگەر بەو حیسابە بێ ئەگەر ئەو شڕۆڤانە ڕاست بن ئەوە سەرگی لافرۆف لە ئێستاوە ئیتر ڕۆیشت ئەمێنێتەوە لەسەر ئەوەی کە لە ئایندەدا چی ڕوەدا بە کورتی دەبێ لە چوارچێوەی ڕیال پۆلەتیک تەماشای وەزعی ئێستای رووسیا بکەین ینی پوتین باشە خراپە ناتۆ باشە خراپە ئەمە نییە ئێستاکە هەموو وڵاتان لە چوارچێوەی ڕیال پۆلەتیک پوتینێکمان لە پێشە باشیان خراپە هێڕش دەکا فلانشتی دەوێ چۆن لەگەڵی معاملە بکەین و بەداخەوە ئەتوانم بڵێن بەڕاستی هەم تەحلیلەکانی خۆر ئاوا ناتۆ و ئەوروپا و ئەمریکا شکستیان هێنا و هەم سیاسەتی ئەوان لە بەرامبەری پوتین چەند ساڵە شکستی هێنا ینی دوای 8 ساڵ نەیانتوانی هیچ شتێک بکەن ناتوانیان پەیمانی مینس جێبەجێ بکەن کە دوای 2014 واتە دوای هێرشی یەکەم بۆ سەر ئۆکرانیا و جیاکردنەوەی کرم و ئەو ناوچانەی ئێستا پرۆڕوسیەکان ویانیش ڕەگەز ڕووسەکان تێیدا باڵا دەستن کە لە ئۆکرانیا جیاکراوە لەوەدا لەسەر ئەوەدا کاریان نەکرد کە بەڕای من دەبواە کاریان کردبایە ئەو کاتە پوتین لە ئێستا لاوااستر بوو ئەیانتوانی ئۆتۆنۆمیەک بەو ناوچەیە بدەن و بەو شێوێ ئیتر جیابوونەوەش تێدانەبێ و ڕێگەیان لە چی پەبن دەستێوەردانی ڕاستەوخۆی یان بەشداریکردنی ڕاستەوخۆی سوپای رووسیا لەوێ گرتبە پوتین بۆ وا دەکا فرسەتە ئیتر فرسەتە لە ئەزمموی یەکەمی جۆ بایدن کە 40 ساڵە پرۆفایلێکی سیاسەتی دەرەوەی هەیە 40 ساڵ لە سیاسەتی دەرەوەدا کاری کردووە تەماشامان کرد بە ئەفغانستان ئیتر دەستی بەکارەکانی کرد شکستێکی ئەوەندە بێسەروبەر ینی پاشەکشێکی ئەوەندە بێسەروبەری کرد کە هیچ کەس لێ تێنەگە زۆر لەسەری کەوت و پوتین ئەمەی بە فرسەت زانی لەلایەکی کە ئیتر لێدوانەکانی ماکرۆن بەسن بۆ پوتین کە ئەڵێ ناتۆ کێشەی مێشکی هەیە لە مێشکەوە نەخۆشە بەسە بۆ دژمنێکی ناتۆ کە فرسەت ببینێ و لە ئێستادا بەر لەوەی ئۆکرانیا بەهێز ببێ چەکی گەورەی هەبێ سیستەمی دژە ئاسمانی پێش بخا بە باشی زانی ئێستا کە لی بدا و دەبینین لە هێرشەکاندا بەر لەوەی هێرشی پیادە لە ناوچەی دۆمباس دەست پێ بکە هێرشی چڕوپڕی کردە سەر فڕۆکەخانەکان پیشەسازی سەربازی کە پیشەسازی سەربازی هەتا پیشەسازی نوکلەریش لە ناوچەی ئۆکرانیا هەیە کە پاشماوەی سەردەمی سۆڤێتە بۆی ماوەتەوە و تەکنۆلۆژیای سەربازی زۆر بەهێزە ئۆکرانیا لەگەڵ تورکیا بە سپۆنسەری بریتانیا کە لە ناو هەموو گرە شێوێنیەکانی ئۆکرانیادا جێگای خۆی گرتووە چەند ساڵە لە بۆ هەندێک ڕەجەب تەیب ئەردۆغانیش بەخێو دەکا بۆ ئەوەی بیکاتە گاردیانێک لە دەریای ڕەش دژ بە رووسیا ئیتر بە سپۆنسەری بریتانیا تەماشا دەکەین پەیمانی نوێی سەربازی ویانی پیشەسازی نوێی سەربازی لە نێوان تورکیا و ئۆکرانیادا هەن رووسیا فڕۆکەکانی رووسیا سەرەتا لەوەیاندا ئیتر وا پێ ئەچێ فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکی کە لەوێ هەن سی هاو ئیهای کردبن بە ئامانج و لایەنێکی دیکە و هەموو کەس ئەزانن کێشەی ئۆکرانیا بەوە دەستی پێکرد بەڕای من کێشە سەرچەکەی ئەوەیە یعنی هەمووان ئەزانین و ماکرۆن هەموو ڕۆژنامەنووسەکانی فەڕەنسی باسییان کردوای گەڕانەوەی ماکرۆن کە ماکرۆن بەنەهێنی پستە پستێکی لە بن گوێی پوتین کردووە کاکە ئەگەر لە بەناتۆبوونی ئۆکرانیا ئەترسی گەڕەنتیت پێ ئەدەین ئۆکرانیا نابێت ئەندامینات وا بزانم پوتینیش ئەوەی دەزانی بەڵام دەردی پوتین بەڕاستیش ئەوە نییە بەتەنیا دەردی پوتین زیاتر یەکێتی ئەوروپایە زیاتر ئەو سیستەمە لیبرالیزمە دیموکراسیەی لیبرالیزمی ینی دیموکراسی لیبرالی خۆر ئاوایە من ناڵێن دیموکراسی لیبرالی خۆر ئاوا شتێکی باشە من بەخۆشم لەگەڵی دانیم بەڵام بمانەوێ نەمانەوێ پوتین ئەو ڕژێمانەی خۆش ناوێن
ینی تەماشا بکە لە کازاکستان کابراایکی ئۆتۆکراتی لە دەوروبەری کۆ کردوێتەوە، کابراایکی وەکو کەسێکی وەکو ئەردۆغانی لە خۆ نزیک کردوێتەوە، کەسێکی وەکو تەماشای بەلە رووسیا بکە لۆکاشەنکۆی لە دەوروبەری کۆ کردویانی کێ ملنادا لە بۆ دیموکراسی لە دەوروبەری پوتین جگای خۆی دەکاتەوە. بۆ ئەوە بەڕاستی ناڵێم ئۆکرانیا وڵاتێکی دیموکراتە، ئۆکرانیا وڵاتێکی گەندەڵە حتا وەکو ئێستاش پڕە لە مافیا، بەڵام هەر هیچ نەبی ئیدعا قسەیەکی هەبوو دەربارەی هەڵبژاردن دیموکراسی خۆر ئاوا ئەم زۆرەشتانە ئەوە ئەمانە بەڕاستی لەگەڵ پوتین یەک ناگرنەوە. ئینجا دوای ئەوە مەسەلەی ناتۆ دێ، بەڵام وەکوتم مەسەلەی ناتۆ بیان و نەبوو بۆ ئەوەی جارێکی تر دەست بە شەڕ بکە. هەروەکو باسم کرد خۆر ئاوا پوتینی نەناسی بە قسەی بێمانە 8 ساڵی بەڕێ کرد، ئیتر بەوەی کە ناچارین پێویستمان بە وزەیە، پێویستمان بە غازی سروشتیە، پێویستمان بە پێترۆلە، پوتین بە دیپلۆماسی مل ئەنێ پوتینیان نەناسی و نەیانزانی پوتین دەیەوێت چی بکە پێشەوەی بمرەیان پێشەوەی دەسەڵات بەجێ بێڵێ دەیەوێت چی بکە، دەیەوێت چی میراتێک لە بۆ نەوەکانی دوای خۆی بەجێ بێڵێ و ئەوانەی کە ئێستا لە دەوروبەری پوتین کار دەکەن وەکو باسم کرد ئەو کادرانە چێنە نەیناسین بەڕاستی خۆر ئاوەلەوەدا شکستی هێنا. ئێستا کە بمانەوە و نەمانەوەی ئاساییشی ئەوروپا لە ژێر پۆستاڵەکانی پوتیندایە و ئەوروپیەکان بەڕاستی زۆر قەلەقن زۆر ئەترسێن و هەتاوەکو دەچێ کێشەکە ئەوێ هەتاوەکو دەچێ داوخوازیەکانی ڤلادیمیر پوتین لە ئەوروپا و لە ئەمریکا زیاتر دەبن. ئەمەش کێشەکەیە. سەرەتا دەیگوت داخوازیەکەی ئەو بوو ڕێککەوتنی مینچ بەجێبێنن، واتە ئەو ڕێککەوتنەی کە دوای 2014 کرا بۆ ئەوەی هەرێمێکی ئۆتۆنۆمی لە ناوچەی دۆنباس ڕابگەێنرێ، ڕووسەکان لە ناو قەوس ئەڵێم جینۆساید نەکرێن. ئەم جۆرەشتانە ئەمە بوو، بەڵام ئێستا کە شتی دیکەیە بەڕاستی ناتۆ دەبێت چەک بکرێ لەو ناوچەیە، دەبێت چەکەکانیان بکشێنەوە، دەبێت ئیمزان بۆ بکەن فلانە وڵات و فلان وڵات نابن بە ئەندامی ناتۆ. ئەم جۆرەشتانە بەڕاستی ئەمانە شتی زۆر قورسن لە بۆ هەموو جیهان. وڵاتێکی لاوازیش ناتوانێت ئەم داخوازیانە بەجێ بگەینێ. بۆیە بەڕاستی لە ئایندەدا چ دەکرێت هیچ کەس ناتوانێت قسەی لەسەر بکە. یعنی ئەو قسەی ئێستا دەکەین بۆ ئێستا دوای دقەیەکی کە قسەکەمان چەند ڕاست دەردەچێت چەند هەڵە دەردەچێت بەڕاستی نازانین، چونکە ناتوانین بچینە ناو مێشکی ڤلادیمیر پوتین، ناتوانین بزانین بەڕاستی ئەوانە چۆن بیر دەکەنەوە پیلانیان چیە. بەڵام هەروەکو دەبینین دەبێ هەندێک بگەڕێنەوە دواوە، ینی لە 2008 حتا پێش 2008 پوتین چی کرد لە رووسیا؟ یەک تەدبیری ئەوەی وەرگێر ئەگەر ئابلۆقەی فینانسی لەسەردانرا واتە ئابلۆقەی دۆلار چۆن بتوانێت تەعامل بە پارەکەی بکە. یەک دووەمینیان لە بواری خۆراک و پیشەسازی کشتتوکاڵدا کشتتوکاڵی زۆر پێشخست وا دیارە ئامادەکاری کردووە لەو کاتەوە بۆ ئابلۆقەیەکچی ئابووری گەورە ئەگەر لە سری بکەن. هەروەکو باسم کرد لە سەرەتای ئەم ساڵیشدا لە میانەی ئۆڵمپیاتی چین خۆی گەیاندە پەکین لەگەڵ ژیمپینگ شی ژیمپینگ ڕێککەوتنێکی سازکرد. ڕێککەوتنەکەیان بە تەنیا مەسەلەی ئابووری لە خۆی ناگرێت کە لە بۆ رووسیا مەسەلەیەکی ترسناکیشە لە هەمان کاتدا. بۆ مەسەلەیەکی ترسناکە لە لایفێکی پێشودا باسم کردووە ئەتوانن لە ناو کەناڵەکەمدا بیدۆزنەوە و تکاشتان لێ دەکەم ئەو کەناڵە بڵاو بکەنەوە بە هاوڕێیانتان بڵێن تاوەکو سبسکرایب ینی ئابۆنەی بکەن. زۆر ئاسانە بۆەوەی هاوڕێیانتان بیبینن. و لەوێشدا باسم کردووە کە چین لە بۆ رووسیا بەتەنیا لە بواری ئابووریشەوە هەڕەشە نیە، لە بواری دیکەشەوە هەڕەشەیە. مەسەڵەن تەماشاکە چین پۆپیلاسیۆنی زۆرە، وڵاتێکی دیکەی پۆپیلاسیۆنی زۆرە، خەڵکی زۆرە هیندە
و ئێستا کە ئێمە ڕوبەڕووی قەیران دەبینەوە کۆمەڵی قەیران لە هەر کاتێکدا قەیرانێک لێمان دەدا نازانین وەکو کۆڕۆنا و لە کۆڕۆنا زۆر بەتواناتر دژوارتر بۆ نمونە ڤیرۆسێکی کشتتوکاڵ هات لە کشتتوکاڵیدا خۆراک نەما ئەو خەڵکە بەرەو چێ ئەچی کە ئێستاکە کۆمەڵێک وڵات خۆراکی خۆیان لە رووسیا پەیدا دەکەن یەک لەوانە تورکیایە یعنی ئەوڕۆکە پوتین ئارد لەسەر تورکیا ببڕێ بەڕاستی سبەی لە نانەواخانەکانی تورکیا دەبێت هەموو دابخێن وڵاتێکی وایە ئیتر لە هەمان کاتدا ئۆکرانیا کشتتوکاڵ و گەنم و جۆی چین دابین دەکە وڵاتێکی وایە ئەو ناوچەیەکی بە پیت و بەرەکەتە بەڕاستی وا هەتاوەکو دەچێت دنیا گەرم دەبێت ئەو ناوچەی سیبیریا بەفرەکەی ئەتاوێتەوە کە بەفرەکەی ئەتاوێتەوە دەبێتە شوێنێکی گونجاو بۆ کشتتوکاڵ و دەبێتە شوێنێکی گونجاو بۆ خەڵک و لەو بارەشەوە یعنی رووسیا لەژێر هەڕەشەی کۆمەڵێک وڵاتدایە کە دانیشتوانیان زۆرە یەک لەوانەش ئەگەری هەیە چین بێ بەڵام سەرباری ئەوە لە بواری ئاساییشەوە پێویستی بە چین هەیە لە بواری فینانسەوە پێویستی بە چین هەیە لە بواری ئەوەی کە ئێستاکە بینیمان ئەڵمانیا بە ناچاری چەندە وابزانم 50 میلیارد دۆلار زەرەر دەکا بەڵام خەتی نۆرد ستریم 2 نۆرد ستریمی دووەمی بە شێوەیەک یعنی خەتەکەی ڕانەگرتیا بەڵام کاروبارەکەی ڕاوەستاندی ئەتوانین بڵێن گرێبەستەکان کە چەند مانگێکی تر تەواو دەبوون بەڵام ئەمەی ڕاگرت وەکو تهدیدێک وەکو هەڕەشەیەک ئەگەر زیاتر بچێ پێش بە تەواوەتی ڕای دەگرنەوە پێم وایە ئێستا لەمە دووە ئەڵمانیا ناچار دەبێت یعنی ناچار دەبێ ئیتر دەست بە دەمی خۆیەوە بگرێ و ئەم خەتە نۆرد ستریم 2 کە گازی سروشتی لە رووسیاوە لەوێوە دەگاتە ئەڵمانیا و لە ئەڵمانیا شەو دەگاتە وڵاتانی دیکەی ئەوروپا ئەو خەتە ئیتر کۆتایی پێبێنێ و لە بەرامبەر ئەوەدا رووسیا تەدبیری ئەوەی گرتبوو ئەو کاتە گازەکەی ئەفرۆشێتە چین و ئەمانە هەمویان بەڕاستی کێشەیەکی زۆر گەورە لە بۆ ئەوروپا و رووسیا وەکوتن تەدبیری خۆی وای گرتووە بۆیە ئیتر ئەتوانین لەو بارەوە هەڵسەنگاندنێکی وا بکەین کە پوتین ئەو شتانەی داونەتە بەرچاوی خۆی بەڵام وەکوتم لەبەر ئەوەی خەونێک بێچێتی سۆڤێت دەبینێ و ئەچێتە دواتریش ئەچێتە لای قەیسەر ئەچێتە لای ئیمپراتۆریەتی رووسیا کە باسی ئۆکرانیا دەکاڵێ ئۆکرانیا نەبووە ئۆکرانیا نییە ئۆکرانیا ئێمە دروستمان کرد مەبەستی ئەوەیە یعنی بگەڕێتەوە ئەو دواییە ئەمانە هەمویان ئیتر لە پێشتردا ڕەچاو کراون ئێستاکە با لەسەر ئەوە قسە بکەین جوابی ئەو پرسیارە نەبدەین ئێستاکە چی دەبێت هەروەکو دەبینێ ئێستاکە فڕۆکەکان بەردەوام هێرشی سەر ناوچەی پیشەسازی سەربازی دەکەن و لە هەندێک خاڵدا بە تایبەتیش ئەو شوێنانەی نزیکی دۆمباس و ناوچەی ئۆدێسا لەوێدا تەماشا دەکەن هەندێک خاڵی تایبەت ئەکەنە ئامانج و مەبەستیانە زیاتر شەڕێکی پسیکۆلۆژی لەگەڵ نیۆنازیەکان بکەن کە ئەوان پێیان دەڵێن نیۆنازیەکان چێنە ئەو گروپانن کە رووسیا تاوانباریان دەکات پێشتر کودەتایان کردووە لە ئۆکرانیا و لە ئەنجامی ئەوانەدا ڕژێمێک هاتووە کە ئێستا کەسێکی وەکو زێلێنسکی سەرکردایەتی دەکات کە کەسێکی ڕۆژنامەنووسە و وەکو ئێمە ڕۆژنامەنووس بووە ڕۆژنامەنووسی کۆمیدیان بووە وابزانم زیاتر و ئێستا کە پەیوەندێکی خۆشی لەگەر خۆر ئاوا هەیە کەسێکی کە لە ڕقە بەڵام لە هەمان کاتدا کەسێکی زۆر زانیشە لە بواری قسەکردندا لە بواری سیاسی و دیپلۆماسیدا کەسێکی زۆر زانە بەتوانایە زۆر نزیکی بریتانیایە و ئێستاکە ئەو نیۆنازیانە چەند ڕۆژێکە بەردەوام هەم پروپاگەندا ئەکەن دژی رووسیا هەم خەڵک ئامادە ئەکەن فێری ڕاهێنانی سەربازیان دەکەن لە کاتێکدا کە رووسەکان کەوتە ناو ئۆکرانیا ئیتر شەڕیان لەگەڵ بکەن وا دیارە ئەمە زیاتر پیلانی بریتانیا یعنی بریتانیا من 2 ساڵ پێش ئێستا ڤیددیۆیەکم ساز کرد بە ناوی ئەوەی نهێنیەکان لە پشت سیاسەتی دەرەوەی تورکیا و هەبوونی ڕەجەب تەیب ئەردۆغان مانەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان و شکستی کودەتایەکەی 2016 بۆەوە بەستەوە کە
شتێک نهێنیەک لە پشت سیاسەتی دەرەوەی ئەردۆغان خۆی حەشارداوە، نهێنیەک لە پشت سیاسەتی ئیخوان موسلیمین تەنانەت دژ بە ئەوروپا، تەنانەت دژ بە فەڕەنسا خۆی حەشارداوە و ئەو نهێنیانە هەمویان بریتانیا بوون. بریتانیا چەند ساڵێکە بەڕاستی کار لەسەر ئۆکرانیاکە و کار لەسەر ئەو هێزانەکە کە ئەتوانن لە ئۆکرانیا ڤلادیمیر پوتین و رووسیا تەنگاو بکەن و بریتانیا پێش هاتنی بایدنیش ئەو پیامەی بەردەوام بە ئەمریکا داوە کە لە بۆ ئەوان هەڕەشەی سەرەکی جیۆپۆلۆتیک چین نییە بەڵکو رووسایە. هەموو کارێکیان کرد بۆ ئەوەی ئیتر هەبوونی رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەک بخەن لە سووریا ئەو پەیوەندیەی بریتانیا لەگەڵ جەبهەت النوسرا هەیەتی یان هەیئەت التەحریر شام هەیەتی هەموو کەس ئەزانێ و زۆر کار دەکا بۆەوەی تەنانەت لە لیستی تیرۆر دەریان بخە و ڕێککەوتنی ئەوان ساز دەکا لەگەڵ تورکیا، ڕێککەوتنی تورکیا لەگەڵ ئۆکرانیا ساز دەکا، ڕێککەوتنی ئیخوان موسلیمین و تورکیا زیاتر ساز دەکا و لە هەمان کاتدا بە ئیخوان موسلیمین وڵاتێکی سیکولاری وەک فەڕەنساش ئەترسێنێ و زۆربەی تەحلیلە فەڕەنسیەکان بخوێننەوە باس لەوە دەکەن ئەو تەقینەوانەی پێشتر کە لە پاریس ئەنجامدراون بەشێکیان لە بریتانیانی لەو بەری ئاواکە لەو بەری پاریسەوە ڕێکخراون و ئەمەشیان بەڕاستی نزیکە لە ڕاستی بریتانیا چەند ماوەیەکە ئیتر ئامادەکاری ئەوە دەکات لە ڕێگەی ئەو نیۆنازیانە ئەو گروپە دژە ڕووسانە لە ئۆکرانیا بۆ ئەوەی ئەگەر هاتووە رووسیا کەتە ناو ئۆکرانیا شەڕێکی لەگەڵ بکەن وەکو چەچەنستانی پێشووی لێ بکەن و بەو شێوەیە رووسیان ئابوووریەکەی پەک بخەن لە نایی ببن و پوتینیش تا ڕادێک ئەتوانین بڵێن ئەوەی پێخۆشە، بەڵام لە لایەنێکی دیکەش بمانەوێ نەمانەوێ سەری پوتین دەکەوێتە ناو داوەکە. جا بزانین ئەنجامەکەی چی لێدێ. من پێم وانە ڤلادیمیر پوتین و ئەکیبەکەی تەدبیری ئەویان وەرنەگرت بێ کۆمەڵێک تەدبیریان وەرگرتون یەک لەوانە ڕێککەوتنیانە لەگەڵ چین، بەڵام لەگەڵ چینیشدا ڕێککەوتنەکانیاندا پێم وایە هەندێک کێشەی تێدایە دوایی هەوڵەدەم بە کورتی باسی بکەم. یەک لە ئامانجەکانی رووسیا ئێستا ئەوەیە فرسەتە، ناتۆ لاوازە، وڵاتانی ئەوروپا لاوازن و جۆ بایدنێکمان هەیە بە ئاشکرا ئەڵێ چی ئەکەن بیکەن ئەمن هێز نانێرمە ئۆکرانیا و هەموو سەفارەتەکانی خۆیان خەڵکەکانی خۆیان کشاندەوە و دەیکشێنەوە. کەواتە بۆ ئەمن نەیکەم پێش ئەوەی ئۆکرانیا بەهێز ببێ و چەکی قورسی پێ بدەن کە ئێستا بەتەنیا چەکی ئانتیتاکیان پێداوە، سترینگەلیان پێداوە، پێش ئەوەی چەکی گەورەتری پێ بدەن و پێش ئەوەی چەکی نوکلەری دروست بکە با ئێستا لێ بدەم. ئێستا دەرفەتە هێز ئاسمانیەکەی پەک دەخەم و ناوچەی دۆنباسیش کە ئێستا یەک لە سێی لە ژێر دەستی ڕکەبەرانی وانیش لە زێر دەستی سەر هەڵداوانیان لە ژێر دەستی ڕووسە جیاوازخوازەکاندایە هەمووی داگیر دەکەم و بەو شێوەیە ئیتر ژمارەیەکی زۆریان لێ بەدیل دەگرم یان دەیان کوژم. حتا ناوچەی ئۆدێسا یعنی چی پێ دەڵێن سنووری ئاویەکەی لێ دەگرم. ئەو کاتە سنووری ئۆکرانیای ئێستا زێلێنسکی لەگەڵ دەریای ڕەش بە تەواوەتی ئەبڕدرێ و ئەم کاتان ناچار دەبێ ئۆکرانیا بێتە سەر مێزەکەی پوتین ڕەزیل و ڕیسوای دەکا و کۆتایی بە حکوومەتی زێلێنسکی دێنم ڕژێمێکی پرۆڕووسی لێدا ئەنێم. ڕەنگ بێ بەڕای من زیاتر مەبەستی ئێستای یعنی سیاسەتی نزیکی رووسیا ئەمەوێ، بەڵام ئەمە کۆنتترۆل دەکرێت یان نا ئەبێتە شەڕی جیهانی سێم یان نا. شەڕی جیهانی سێم زەحمەتە لە سەری پوتیندا هەبێ، ینی شەڕی جیهانی سێم پوتینیش دەکوژێ، منیش دەکوژێ و ئەتۆش دەکوژێ، هەمووان دەکوژێ. ئێمە ئەوەی دەزانین، بەڵام ئەوە واتای ئەوە نییە کە نابێ. یعنی پێشتر لە کاتێکدا کە هیتلەر پەلاماری پۆلۆنیاشیدا تەحلیلی واکراون، ڕۆژنامە کۆنەکان تەماشا بکەن، ڕۆژنامە بەریتانیەکان تەحلیلی واکراون کە شەڕی جیهانی ڕوونادا، بەڵام ڕوویدا لەبەر ئەوەی کۆنتترۆل هەتا شوێنێک دەکرێت
هێزێک ئەتوانێ دارێکی تێبخا و ئیتر مەسەلەکە لە کۆنتترۆل دەرخا بۆیە هیچ گەڕانتێک نیە بەڕاستی بۆ ئەوەی ئەمە وەرنەچەرخێتە شەڕێکی گەورەتر هیوادارم شەڕەکە لە شوێنێک ڕاوەستێ و هەروەکو باسم کرد و ئەمە کۆمەڵێک کاریگەری لەگەڵ خۆی دێنێ لەسەر ئابووری رووسیاوە ئەو ئابوووریەی بەڕاستی ماوەیەکی درێژ بازێکی زۆری ئەدا لە بۆ هەندێش تەماشاکەن من لە دوێنێەوە تەماشای تەلەڤیزیۆنەکانی رووسی دەکەم من رووسی نازانم بەڵام هەوڵەدەم بە مێدیایەکان یانیش لە ڕێی ئەو دۆستانەی هەمە لە رووسیایی تر هەندێک داوای یارمەتیان لێ یەکەم و ئەوەمان بۆ دەردەکەوێت کە ئێستا هەوڵ ئەدەن رووسیا یعنی ناسیۆنالیزمێکی زۆر تند لە رووسیا بڵاو بکەنەوە مەسەن ئەڵێن سەروەری رووسیا لە نان گرنگترە یعنی هەمان ئەو قسەیە کە ئەردۆغان دەیکا ئێوە ئەزانن گولەیەک بە چەندە بۆ بیر لە نان دەکەنەوە ئەگەر بیر لە نان نەکەنەوە برسیتان نابێ یعنی چافڕێ ئەدا تا سەر خەڵک نان مەخۆن چا بخۆن ئەم جۆرە شتانە لە کوردستانی عراقدا ئەم شتانەمان بینیوە لەسەر دەمی بڕێنی موچەدا ئێستا کە لە رووسیا ئەمەشێ لە یان لەناو خەڵکدا لە چایەخانەکاندا لە تەلەڤیزیۆنەکاندا سەروەری ئێمە لە نان گرنگترە ئێمە توانین بە نان و پیازێک ڕۆژەکە بەڕێ بکەین بەڵام سەردانان وێنین بۆ دژمنانی رووسیا و خۆر ئاوای دۆڕ و ئەم جۆرە شتانە ئەمە دەکەن و ئەمە دیارە ئامادەکاریان کردووە بەڵام بە هەندێک نزیک بکەینەوە و پێشەوەی بابەتەکە کۆتایی پێبینین کاریگەری ئەمە لەسەر ئێمە چییە ئێمە چی بکەین باشە ئێمەی بێهێز و بێدەسەڵات چی بکەین باشە ئێمەی پەرتەوازە چی بکەین باشە کە ماوەیەکی درێژە قسەی لەسەر دەکرێت پێش هەموو شتێک ئەمەیان بمانەوێ نەمانەوەی کاریگەری یەکەمی لەسەر تورکیا دەبێت ئێستا کە تورکیا زۆر قەلەقە بەڕاستی تەماشا دەکەیت لێدوانەکانیان پارادۆکسی زۆر گەورەی تێدایە لەلایەک ئەڵێتەن لەلایەک ئەڵێن ئێمە بە هەموو شێوێک دژینە لەلایەکی کە ئەڵێن نەدەمان هەوێ رووسیا لە دەست بین نەدەمان هەوێ ئۆکرانیا لە دەست بدەین و لەگەڵ هەردوو چیانیشدا بەڕاستی بازرگانی و ڕێککەوتنیان هەیە ڕێککەوتنی سەربازی زۆر گەورەیان لەگەڵ ئۆکرانیا هەیە بە تایبەتیش دەربارەی سازکردنی کەشتی شەڕ سەچی فڕۆکەی بێفڕۆکەوانی شەڕ کرد فڕۆکەی دیکە و ڕێککەوتنێکیان لەسەر دروستکردنی تانک هەیە ئەمانە هەنا و لە بواری دیکەی ئابووریشدا ڕێککەوتنی زۆر گەوریان هەیە بەڵام لە هەمان کاتدا ڕێککەوتنی گەورەشیان لەگەڵ رووسیا هەیە بەتەنیا S-400 نییە مەسەلەی لە قارەقۆین و مەسەلەی ئەوەشیان هەیە یعنی سنتەری نوکلێری تورکی رووسیا دروستیەکاتن رووسیا لە پشتێتی و پێشتر پوتین بەخۆشی سەردانی ئەو شوێنەی کردبوو لە هەمان کادا وەکو وتم ئاردی تورکی لە رووسیاوە دێ ینی نەک بەتەنیا توریزم نەک بەتەنیا S-400 ئاردەکەشیان لە رووسیاوە دێ و پوتینمان بینی لە مانگان و ساڵانی ڕابردوودا هەر کاتێک شتێکی بەدڵ نەبووایە تەماتەی تورکی دەگەڕاندەوە ئەو تەماتانە ڕزینە بۆ گەنن کۆنتترۆل نەکراوە نەخۆشن بە هەمان شێ پیازی دەگەڕاندەوە پەتاتەی تورکی دەگەڕاندەوە کە لە تورکیاشەوە هەندێک شت وەکو تەماتە و پیاز وشتیوە ئەچێ بۆ رووسیا ئەمانەی دەگەڕانەوە کە هیچ وڵاتێک ناکە ئەمانەی کرد و لە هەمووی گرنگتر بە تایبەتی ئێستادا پیشەسازی تورکیا سەدیسەد پابندە بە گازی سروشتی رووسیا و بەشێکی ئێران رووسیا چەند جار لە هەموو پاییزاندایتر نرخەکەی گران دەکا و پوتین ئەردۆغان ناچار دەکا بچێتە سەر مێزەکەی لەگەڵی ڕێک بکەوێت لە بوارەکانی دیکە تەعویزی بدا لە مەسەلەی سووریا لە مەسەلەی قەرەباغدا لە مەسەلەی لیبیادا ئیتر تورکیا ناچارە لەگەڵ رووسیا ڕێک بکەوێ بەڵام چی لە ناتۆ ئەکا ئەو کاتە چی لە مۆنترۆ ئەکا ئەو کاتە یعنی ئێستا کە بەپێ ڕێککەوتنی مۆنترۆ کە پێشتر لەگەڵ کاک هۆگر برایم
لە بەرنامەیەکدا لە پەنجەرە میدیا باسمان کرد ڕێککەوتنی مۆنترۆ بەشێکی سەرەکی یعنی لە دەواازەکان لە دەواازای چانەکایە کاتێک لە دەریای سپیەوە هەر کەشتێکی شەڕ داخلی ناو دەریای ڕەش ببێت تورکیا تێدا بەرپرسیارە ئایا تورکیای ئەندامی ناتۆ ڕێگا ئەدا کەشتی جەنگی بەریتانی و ئەمریکی لە چەنەکایە بپەڕنەوە بستە ناو دەریای ڕەش ئەما 100% بەبێ قەید و شەرت شەڕە بەبێ قەید و شەرت پوتین لێی ئەدا و لە هەمان کاتدا ئایا تورکیا پابند ئەبێ بە ئەو ئابلۆقیانەی کە لە ئایندەدا چونکە ئەو ئابلۆقیانەی دوێنێ و پێرێ جۆ بایدن باسی کرد من باسی ئەوە ناکەم هیچ نییە بەڕاستی ئەمە هیچ نیە هیچ کاریگەریشی نابێ ئەمە بەتەنیا چاوترساندنە بەڵام بێگومان لەمڕۆ بەدواوە ئابلۆقەی دیکە دەکەونە سەر رووسیا ئایا تورکیا پابند دەبێ ئەمانە بەڕاستی هەمویان پرسیاری زۆر زۆر جددینە من پێشتر لە بەرنمەیەکدا باسم لەوە کردبوو کە چۆن لە کازاکستان چۆن لە بەلاڕووس پۆلیسی تایبەت پۆلیسی سڤیلی تایبەتی ڕووس دەوری هەبوو لە بەرگریکردن لە لوکاشەنکۆ یان ڕژێمی کازاکستان بۆ ئەوەی نەڕوخێ 200 کەس لەو پۆلیسانە ئێستا لە لای ئەردۆغانیشێ ینی پۆلیسی سڤیلی ڕووسی کە پۆلیسی تایبەتی ئەردۆغان با بڵێن ینی سوپای تایبەتی ئەردۆغان ملیسەکانی ئەردۆغان ڕاستتر بڵێم ئامادە ئەکەن ئەگەر هاتوو کودەتایەک ڕوویدا یان خۆ پیشاندان ڕوویدا چۆن بتوان ڕۆبڕووی ببنەوە ئەمانەش رووسیە کەواتە لیرەدا بەڕاستی هەموو تحلیلەکان ئەمان بنەوە زۆر زەحمەتە تورکیا بتوانانی بڕیار بدات چ بڕیارێکەدا بەڕاستی ئێستا سەری لێ دەسڕمێ چ بڕیارێکەدا ینی و هەتا کەی لێ قبول دەکەن لە بینی ناتۆ رووسیادا بمێنێتەوە بەڕاستی ئەمە کاریگەری لەسەر سووریا چۆن دەبێ و ئەگەر هاتوو لە دواییدا ناچارکرا لەگەڵ ناتۆ ڕێک بکەوێ لەگەڵ رووسیا ڕێک بکەوێت کێشەنی زیاتر عەفرینەکەیان پێداوە لە عەفرینەکەیە بەڵام ئەگەر هاتوو لەگەڵ ناتۆ ڕێککەوت شەرتی یەکەمی تووشیاچە بێگومان ڕۆژ ئاوایە ستاتوی ئێستای ڕۆژ ئاوا بڕوخێنن ئەگەر نا من کارتان لەگەڵ ناکەم ئەمە دەکا بەڕاستی لە بۆ هەندێک بەڕاستی دەبێ دیپلۆماسیەکی باریک دیپلۆماسیەکی زۆر زۆر ورد بەڕاستی دەبێ هەبێ لە ئێستاوە لەسەر مێزەدا هەموو ئۆپشنەکان کراوە بن لەگەڵ ئێران دەبێ دیپلۆماسیەکی ورد هەبێ لەگەڵ رووسیا دەبێ هەبێ لەگە سووریا دەبێ هەبێ واز لەو شتانە واز لەو قسە بێمەعنیانە بینن ڕژێمی سووریا سەرحشکە و نایەتە ڕێککەوتن و شتیوە کاکە ڕژێمی ئێران هەتاوەکو ئێستا جگە لە مخەڕیب هیچی بە حیزبی دیموکرات و کۆمەڵە نەوتووە ڕژێمی سەدام و ئەوانی پێش سەدام جگە لە مخەڕیب هیچی بەیەکێتی و پارتی و شوعی سوسیالیست و زەحمەتکێش نەوتووە هەتاوەکو ئێستا ڕژێمی سووریا وشەی مخەڕیب یان داگیرکرد بۆ یەپەگە و هێزەکانی سووریای دیموکراتی بەکارنانی ئەڵێ ملیس ئەمە زۆر گرنگە لە دیپلۆماسیدا لە تەحلیلدا ئینسان بەکاری بێنی خۆ بەشار ئەسد لێت ناترسێ رووسیای لە پشتە چینی لە پشتە ئێرانی لە پشتە لێت ناترسێ بەڵام حسابی ئەوەی کردووە لە ئایندەدا ئەگە زۆر زۆر ناسەر بێت لەگەڵ ڕێک بکەوێ بەتەنیا ئێستا ئەوەی سووریاوەیە کە خەون بەوە دەبێنێ بگەڕێتەوە سەردەمی بەر لە بەهاری عەرەبی و ڕژێمێکی تونڕەوە ناسیۆنالیستە شۆڤینیزمی عەرەبی لە ناودایە و لە هەمان کاتدا رووسیاش وەکوتم دەستێکی بە تورکیاوە گرتووە بەڵام ئێران هەیە یعنی سووریا بەتەنیا رووسیا نیە ئێرانیشیە سووریا ئەگەر نەیویست شتێک بکاتن بە ئێران رووسیا دەترسێنی ئەگەر نەیویست شتێکی رووسیا جێبەجێ بکە و ئەگەر نەیویست شتێکی ئێران جێبەجێ بکە بە پێچەوانە دەیکە دەبێت ئەو هاوسەنگیانە باش ببیندرێن بەڕاستی ئەمە زۆر زۆر گرنگە لە هەمان کاتدا ئێران ڕۆلی ئێران زۆر زۆر گرنگە یعنی ئێستاکە وەکووتم شەڕەکە بکرێ و نەکرێ کۆتایی پێ بێ و کۆتایی پێنێ ئەمریکا ناچارە ڕێگایەکی گازی سروشتی لە بۆ ئەوروپا بدۆزێتەوە ئەو ڕێگایە چێە ئەڵێن قەتەرە ئێ باشە قەتەر گرێبەستی درێژخایەنی 50 ساڵ و 40 ساڵ و 56 ساڵی لەگەڵ وڵاتانی ئاسیایی ناتوانێت گرێبەستانە کۆتایی پێبێنێ ناتوانانی کۆتایی پێبێنێ و ئێستا کە بەتەنیا توانانی لە سەتادا ئەو گازەی کە هەیەی دەمێنێتەوە بفرۆشێتە ئەوروپا ئەمەش بەش ناکە کەواتە ئێران دەکەوێتە دەورە بەڕاستی
دوێنێ وەزیری دەرەوەی ئێران وابزان دوێنێ ویان پێرێ بوو لێ دوانێکی زۆر گرنگیدا ئامادەین گازی سروشتی لە بۆ ئەوروپا بنێری و هەواڵەکان باس لەوە دەکەن کە ڕێککەوتنی ئەمریکا و ئێران نزیکە و بەڕاستی پێم وایە ئەگەر جێرە شێوەیەک دروست نەبێ و بە تایبەتی ئەگەر ئیسرائیل جێرە شێوەیەک نەکە یان تورکیا ئەکرێ ئەمە بکرێ و ئەکری ئەمریکا هەندێک لەو بارەوە تەعویز بدە جۆنەدەتە ئیسرائیل هەندێک تەعویز بدە ئەگەر ئێران هەندێک تەعویز بدە لەوانەیە ڕێک بکەون لەوانەیە ئەمجارە جگە لە قەتەر ئێران بخێتە دەورە چونکە خاوەن یەدەکێکی زۆری غازی سروشتیە و عراقیش بەڵام لە ڕێگەی کوردستان ئەوە کۆتایی پێیان یعنی غازی سروشتی کوردستان لە ڕێگای بیخەناو بۆ ڕێکی ئەردۆغان و ئەردۆغان بیباتە بەرلین ئەمە نەما لە ڕێگەی عراق دەکرێت لە ڕێگای سۆمەوە و کوردیش ئەتوانین تێدا بەشدار بێ ئەگەر عەقڵیان هەبێ ئەگەر عەقڵیان هەبێ و ئەگەر سیاستیان هەیە بەڵام ئەگەر هەتا دوای خۆیان بە ئەردۆغان ببەستنەوە بەڕاستی ئەمە زەرەر دەکەن لەو بارەیەوە دەبێ هەموو ئۆپسنەکان کراوە بن و هێزی سەربازیش دەبێ ئەوە بکرێ ئامادە بکرێ لەبیر نەکەن شتێک زۆر زۆر گرنگە بەڕاستی وەکو شەڕی داعش ئەکرێ ئەو هێزانە لە ناچاریدا ڕێککەوتنێک لەگەڵ هێزە کوردیەکان بکەن بەڵام دەبێ هێزێکی بەدەستبرین بێ و ئەکرێ ئەو ڕێککەوتن لەگەڵ پێشمەرگەش بکەن ئەگەر هات و پێشمەرگە کرایەک لەو میلیسیایە و لەو پاشەگەردەنی ڕزگاری بوو و زۆر زۆر ئەکرێ لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتی بەڕاستی ڕێککەوتن بکەن ئەمە من بە دوور نازانم چونکە هەم ئەمریکا لە رووسیا هەیە لە سووریا هەیە هەم رووسیا لە سووریا هەیە ئەمە زۆر زۆر گرنگە و هەم تورکیا نزیکە و هەم ئێران نزیکە ئەمە زۆر زۆر گرنگە بەڕاستی لە بۆ هەندێک دەبێت هەموو ئەو ئۆپسنانە لە بەرچاو بگیرن بەڵام بە دیاریکراوی چی ڕوو ئەدا بەڕاستی ئێمە نازانین و ناتوانین چاوەڕێ بکەین بەڕاستی لە دقەی دواییدا چی ڕوو ئەدا لەگەڵتان دەبمەوە هیوادارم کەناڵەکەم سوبسکرایب بکەن ئەو کەناڵە نوێیە لایکی بکەن و ڤیددیۆکانمان بڵاو بکەنەوە ڕێز و سڵاو تا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش هیوا خۆشناو